سلاف بینەرو بیسەرێن کوردستان 24 جارێک دن هاتی نەف جواتەوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خزمەتەکە دیترش بەرنامێ بکوردی وێجاریژی دێ الدور تەوەرەکەی گرنگ ئاخفین کە بڕیاردان السەر باوەرە هەفدوو بڕیاردان السەر باوەرە ئێکتر کارێک خەلەت و نەپەسەندە چونکو ئەvە ددەمەکێدایە ku cihê bawerê girêdaye eb dilê mirovan ve. Dilê mirovan jî tinê xuda dizanîtin çit nava dilê mirovan da heye. Belê ibdağ ve ev e çend saleke bînîn diyardeka hawrdekirî hatiye ku zor qisel serwê çendê tête kirin ku hukmî li ser bawera hevdû bidin yan ku tekfîra hevdû bikin. Lewra me jî eb ferzanît nava vê xelekê da ji ber metirsiya derhawiştên vê بابەتەی و vê mijarê keyne mijara xeleka bernamê bi Kurdî edgel zor berês Mamosta Abdurrahman Sedîq navê xwe navê we xêrat nebe gerim canavê Seydayî Mamosta berês biçîne ser tewerê xwe behsawî çendê bikeyin her tiştekê hebîtin wicûd hebît nava jiyanê da çiş rûyê fikrî bîtin yan jî rûyê waqiî bîtin hûkar hene bû serheldana wî tiştî erê bû vê serheldana me amaje pêdayî ke kes mafî bi xwe bidetin biryarê li ser xelkekê bidet ku kesek kafir e yan menafik e yan her sîfetekî dîtir bû bihête gotin erê hûkarên wê çi ne ji ber çi ev e serheldaye بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئەگەر بڕوانی ئەم دیاردەیە تقریبان ئەتوانی بڵێ ساڵانێکی زۆری ڕابردووی دێرین وەکو تۆ باس کرد لە لای زانای پێشینی کورد ئەم دیاردەیە نەبووە بەڵام لەگەڵ تێکەڵبوونی ئێمە لەگەڵ خەڵکی ترا و بەتایبەت لە دوای سەرهەڵدان و لە پشتی ڕاپەڕین و ئەو کاتانەوە و هاتنی چۆڵێ ئەو سەرچاوە عەرەبیانەی وڵاتانی دەوروبەر بوو بەمای ئەوەی خەڵک جورئەت ئەvê گوتنە جانە بێتە چەوە پشت ڕاست بکەین و جار ئەف دیاردە نەبووە نها ئەف دیاردە هەیە ئەوەی لە تەمەنی من و خوارتر و گەورەتر بێ دەزانێ ئەوانەی کە چۆن دەڵێ گەنج بن ڕەنگە نەزانن بۆیە بینی ینی هاتە تەماشای کتێبەکان بکە ئەگەر ینی تۆ گەنجی ئەم زەمانەش بی قەینا ئەو تەمەنت نەبێ بڕوانە سێری وەکوڵێ کتێبەکانی مەسەلەن مەولانە خالید نەقشبەندی بکە و سێری کتێبەکانی کاک ئەحمەدی شێخە و سێری کتێبەکانی مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس و ئیدی بڕۆ بۆ هەنە بڕۆ بە دیوانەکانی شعری کوردی خۆیان لەم بابەتە نەداوە چونکە زانیویانە ئیمان لەگەڵ کوفر ئەم دوانە کە دوو دژی یەکترن هەردووکیان مەحەل و هەڵقەلب یعنی جێگەی هەردووکیان هەر لە دڵدایە اینجا ڕەنگە لە زاهردا هەندێک ئیش بکرێ بەڵام شەرت نییە هەموو زاهرێک نیشانەی ئەوە بێ کە ئەو کەسە لە دڵیشیەوە قەناعەتی بەو کارە هەیە ڕەنگە هەندێک ئەو سەرچاوێن دینی ئەوێ زانایان قەدیم کە وەکو جەنابێت ئاماژە پێدە دەفوانە بووە تەکفیر ئەف زانایان وی سەردەمە یان دیندارن وی سەردەمەی هەمان سەرچاوانینە وان سەرچاوە ناخوێنن نە لەبەر ئەوەی کەوا وەکو گوتم ینی جاران هەمیشە زۆر جار لە خزمەتی زانایان گوتومەوتومە زانای کورد خۆی زانا بوو جاران زوو کە حوجرەی هەبوو خەڵک لە وڵاتانی دەوروبەرەوە هاتن لە کوردستان فێری دینە بوون ئەو کات زانای ئێمە خۆی مەلابوو خۆی زانا بوو بەڵام فەقی کەسی تر نەبوو داهێنانین فکرە خوب بوون وەک کورد زۆر ڕاستە بەڵام کە وەختێ کورد یعنی زانای کورد خۆی دایە دەستی زانای عەرەب و خەڵکی تر خۆی کرد بە فەقی ئەوانی دیکە ئەم نوع عشتەی بووە جا بەبێم لەلای ئەم جۆرە کەسانەوە شتی تر پێیا بوو ینی ئەم هۆکارانە هەمووی ئەتوانین بڵێن بە پەلە کۆی کەینەوە ینی ئەگە کاتمان ببێ ئیشارەت بە پێنج شەشێکیان بفەرمە یەکەم شت دەڵێن هۆکاری سەرەکی بۆ ئەوەی کەسێ جورئەت بە خۆی دەدا یەکێکی دی کافر دەکا و بڕیار لەسەر باوەڕی ئەو دەدا و پێی دەڵێ ئەوە کافرە هیچ نییە جگە لە گومان و ظەن پێی دەوترێ ئەشتێکی پشت ڕاستکرد نینە ئەڵێن ئەتەکفیر و بالظەن یعنی چی بە کوردی یعنی کافرکردنی بەرامبەر بێ باوەڕکردنی بەرامبەر بە گومان وەکو چی وەکوڵە وەڵام من فڵانە کەسم بینی ئەو ڕۆژە لەگەڵ فڵانە کەس کە لەسەر دینێکی ترە بینیم لەگەڵ ئەو دانیشت بوو پێکەوە یعنی هەر مجالسەی پێڵێن هەر دانیشتنەکە لەگەڵ ئەو بینی دانیشتووە یەکسەر دەڵێ ئەوە نیشانەی ئەوەی بەلێ دەستەوەژەکێت ناوا عەقیدە ئیسلامی داد بژنێ کوفرون بەواح یان کو کوفرەکە ئاشکرا و دیار ئەگەر کەسێک کوفرەکە ئاشکر و دیار بکەن ویدەمەیدا باسمان لە ئاشکرانیە ئێستا باسمان لە ئاشکرانیە باسمان لەوەیە کە کابرا خۆی بەدەمی خۆی ئەڵێ من بێ باوەڕم ئەو خۆی وتی باسمان لەوەیە کە کابرا ئەڵێ من مسلمانم تۆش پێڵێ کافری باسمان لەوەیە یان مەسەلەن جاری وا هەیە گومان چۆنە ئەڵێن فڵانە کەسمان بینی فڵانە کەس ڕاستە مسلمانە بەس وەڵای هەرچی پیاوی کافرە مەدحێکە مادەم ئەوان مەدحێکن دیار ئەوە کافرە ئەژناکە مسلمان بواە بۆچی مەدحی ئێمە ناکەن بۆ مەدحی ئەوەکەن ئابینی ئەمەش یەکێکە لە گومانەکەن یاڵێ فڵانە کەس وەڵای فڵان و فڵان سەردانێکن چێ سەردانێکە
ئەڵێ وڵا فلانە قەشە سەردانی کرد کورە لە قەشە کەمتر جاری وایە ینی نەک ئاستە دینەکەی دیاری بێ ئەڵێ وڵا توزانم ئەڵێ ئەجنەبیەک ئەو ڕۆژە لە ماڵیان بوو پیاوێکی بیانی هاتوۆتە کوردستان لە ماڵی ئەوان بوو کەواتە ئەمانە هەمووی چییە گشتی گومانە. دووەم هۆکار زانایان دەڵێن خەڵک کە خەڵک کافر دەکا بەچی بلازم القول یعنی چی؟ یعنی بە پاشکۆی وتەکان خۆی هیچی نەوتووە واشی نەوتووە پاشکۆی وتەوە کو لێکدانەوەکە ینی ئەوەی درێژ دەکەنەوە بۆی دەڵێن ئەمە کافر بووە وەکو چۆن وەکو ئەوەی کەوا لە کوردستانە مەسەن لایەنێکی ئیسلامی کارێکی باشی کرد ئەیگوت بڕوان بە دیموکراسی هەیە ئەوەن دەیگوت لایەنێکی تری ئیسلامی دەیگوت ئەوانە کافرن یگوت بۆ کافرن ئەیگوت ئەوانە بڕوان بە دیموکراسی هەیە دیموکراسیەت ینی دیموکراسیەت ینی دژی حکمی شعب گەل سەرچاوی دەسەڵاتە ئەیخوا کەواتە سەرچاوی چییە کەواتە وتی دیموکراسی بڵێ واتە گەل سەرچاوی دەسەڵات بڕای بە حکمی گەل هەیە کەواتە ئەوە کافرە خۆی ئەوەندەی نەوتوە کابراکەمە بەستی ئەوە نەبووە یا مەسەلەن ئێستا خەڵکێک هەیە لە عێراق ئەڵێن ئێمە بڕوامان بە دەوڵەتی مەدەنی هەیە ئەڵێن ئەزان دەوڵەتی مەدەنی ها ئەوتی مەدەنی ئەڵێ چییە یعنی ئەڵێ من دژی دینم دژی خوا و پێغەمبەرم ئەبینی ینی بۆ چۆ بردیان ئەمە پێوترێ لازم القول زانایان گوتوانە لازم القولی ليس بقول بنوام نەوتووە ئەوە تۆی خەیتە سەر زمانم کە مەسەلەن فلانە کەس ئەو قسەی کردووە ئێستا خەڵکێکەیە ئیسلامیشە ئەڵێ کاکە خلافەتی ئیسلامی خۆ تەجروبەیەک بوو کراوە خۆ شەرت نییە ئەمە خلافەت بجێڕینەوە وەکو داعش بۆ نمونە ئەڵێ بن بڕوان بەوە نییە خلافەتی ئیسلامی لە زمنی دین بێ وانە شەرت نییە خۆ سەرگەورەی تۆ ناوی خەلیفە بێ ئیلا یا ناوی ئەمیر بێ بۆ نمونە ئەڵێن جوتان لێ بۆ ئەو چێڵێ ئەوڵێ من ڕازی نیم بە خلافە کەواتە ڕازی نیم بەچی بە ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلی کەواتە بەوانەش ڕازی نەبوو بە پێغەمبەر ڕازی نییە کەواتەوە کافر ئەمە پێوتری هەمووی لازم القول یعنی شتەکەی بۆ بە جۆرێک لێ ئەکەن کە چۆن ئەڵێ بە زۆر ئەیکەن بە کافر. سێمیان ئەوەیە کە ئەڵێ چۆن ئەڵێ تەکفیر بفعل الكبيرة یعنی کافرێکەن لەبەرم ئەخەواریجەکان وابوون ئەڵێ فلانە کەسێکی کوشت خۆ کوشتی لەبەر ئیمان و بێباوەڕی و باوەڕداریەکیان نەکوشت شەڕێن بەم ڕۆژگارە کوردێک ناکوژێ خۆ نیشانەی کافربوونیان نییە ئەوە نیشانەی جەریمەیەکیان ئەنجام داوە تاوانێکیان ئەنجام داوە جا خەڵک جاری وا هەیە تاوانێک ئەنجام دەدا وەکو خەواریجەکان خەڵکێک ئێستا هەیەڵێ مادەم دزی کرد مادەم ئەو تاوانی کرد مادەم زینایی کرد مادەم خەڵکی کوشت ئەوە کافرە نە ئەوە جایە سەبارەت بێ چەندی بۆم سەرجانەوە باسی خەوەرجان کرد زۆر ئەفختنەتێتە بەحسکردن کە کەسێک بۆ نمونە ینی دیف هەندێک پیڤەرانەچیتن ئێکسەر ناوی دانە سەر توژی خەوارجی چونکە وەختی خودداوانجی هەندێک هەلسو کەفتکردنە ئەرێ ئەف دەستەواژەکی قەدیمە بوو جەماعەتێکە دیارکردی هاتیە گوتن یانجی هەر کەسێکی وەکوان بیتن ئەبروتوت کاری ببێت نە ئەو ناوانە بنهێنە بۆ ئێستا ئەو ناوانە هەمووی ناوی سەردەمی خۆیەتی ئێستا ناوی تر پێیا بێ ئەو ناوانە ناوی سەردەمی خۆیەتی بەس فعلەکە یعنی ئەو کارە ئەگە بچی مسلمانان لەو کاری خەواریج ڕازی نەبوون چونکە وتیانە ئێمە خەڵک کافر ناکەین لەبەر ئەوەی گوناهێکی گەورەی ئەنجام داوە ئەمە بەستەکەم فکرەکەیە. قسەیەکی تر هەیە هەر لەم کوردستانی خۆمان یعنی پێشتر بینیم و ڕەنگە ئێستا لە ئاستی تاکە بێ جاران لە ئاستی ئەحزابی ئیسلامیش هەبوو لایەنێک دەیگوت ئەو حیزبە کافرە ئەوی دیش دەیوت کاکە وا مەڵێ ئاخر ئەو قسەیە غەڵەتە ئەیگوت نە بەڕێی من ئەو کافرە تۆش ئەڵێ نەخێوان نیە ئەو شەیگوت کاتە تۆ گومانت هەیە لە کافربوونی ئەو ئەدود ئارەبەڵێ گومانم هەیە ئەوکاتە تۆش کافری ئەیگوت بۆ ئەیگوت لە نێو کتێبەکان هێڵێ من شەکە فی کوفر الکافری فهو کافر آخر خوا پێغەمبەر کافریان نەکردو تا من ئەوان قواعد عقیدی چ بنەوە بوو هەنە ئەمانە قەدیم کاتێک گوتراوە کە وەکوڵە ڕاستەقینە بووە یعنی ئەگە پێغەمبەر درودی خوای لەسەر چۆن ئەڵێ وتوێتی فلانە کەس بێ باوەڕە ئەو ئەتوانێ ئەو قاعیدەیە قسەی ئەو ڕاستە ئەو کات تۆ گومانت هەبێ لە قسەی پێغەمبەر جایە بەڵام ئێستا من بڵێم فلانە کەس بێ باوەڕە وانە ئەوە قسەی منە اینجا تۆ ئەگەر گومانت لە قسەکەی من هەبوو بۆ تۆش کافر بی ینی ئەقەزم ئەوە بوو ئەمە لە تەمەنێکی زۆری لایەنە ئیسلامیەکانی خوارد ئەمە تەمەنێکی زۆری لایەنە ئیسلامیەکانی خوارد کە ئەیان گوت ئەوەی شکی لە کافربوونی فلان حیزب بەبێ خۆشی کافرە ئێستا باش بوون ئێستا ئەو شتانە تۆزێ باشە نەماڵێ یان جاری وایە تەکفیری مەسەلەن کۆ ئەکرێ بە تاکێک یعنی لە داخی ئەوەی کە ئەنفالە ڕووی داوە کوردێک لە ئەوروپا بێ لە تووڕەبوونی خۆیان وا ئەڵێ ئەڵێ من سوورەتی ئەنفالم لێ کردەوە دڕاندم لە قورئان ئەو لاپەڕێم دەرهێنە ئەو وای کرد ئیتر کاچێتە سوۆشیال میدیا خەڵکەڵێ چی خەڵکەڵێ کورد هەمووی کافر ئەمە تەکفیری چی پێڵێن تەکفیری کول بە بەعض یعنی کۆت کافرەکە لەبەرەوەی تاکێک گوای کردووە تاکێک گوای کردو خۆ لە هەموو ئومەتێکە خەڵکێک تاچێک کارێکی خراپ ئەنجامەدا بەس تۆ نابێ
هەمووی بگشتێنی لەسەر ئەوانی دیکە جاری وایە بەهۆی چۆن ئەڵێ ینی ئەوەی پێوترێ سزادانی سیاسی یان ئەشکەنجەدانی سیاسی یعنی چۆن یعنی ئێستا خەڵکێک تونندڕۆ پەیدا بوون پشتیان بەس بە مەعالیم في الطريقی سید قوتب سید قوتب تەکفیر و ینی مجتەمەعی کرد و حکامی کرد و بارودۆخێکی دیارکردی و دوای چی بە دوایە سێرەکەی ئەم ئینسانە لە ڕادە بەدەر ئازار دراوە لە سجنە وەکو پاشکۆی ئەو ئازاردانەی ئەو تەکفیرەی کردووە بەڵام ئەوەت بیتە مبەڕەر بوو کەسێکی وەکوی نەخێر ئەوەیە کە دەڵێم کورد ئیمانی چەند بەقووەتە و کورد چەند زانایە و چەند دانایە باشە ئەو تعزیبی سید قوتب دراوە و لە ئەنجامدا مجتەمەعی کرد بە جاهیلی و حکامی گشتی کرد بە کافر لەبەر ئەوەی تعزیب دراوە ئەو تعزیبە زیاتر تعزیبی ئەحمەدی موفتی زادە دراوە کەچی مجتەمەع ئەڵێ ئەسڵەن ئەحمەدی موفتی زادە کەس کافر ناکە ئەسڵەن ئەڵێ بڕوا ناکەم لە دنیا کافری حەقیقی هەبێت چونکە ئێمە ئیقامەی حوجەمان لەسەر کەس نەکردووە چێ بەقەدەر سەعیدی کوردی و سەعیدی نورسی تعزیب دراوە چێ بەقەدەر شێخ سەعیدی پیران تعزیب دراوە چێ بەقەدەر شێخانی بارزان کوژراون و تعزیب دراون چێ بەقەدەر شێخ محمود تعزیب دراوە هیچ کەسیشان کافر نەکردو ئەف جوداهیەت ناوبەرە زانایان عەرەباندا ئەوێت کە بەحسا تەکفیرە مجتەمەعی کردی و زانایان کووردا جیاوازی وێ چەندەیە کە زانایان کووردا هەردەم دین وەک سۆفیگەراتی وەرگرتیە ئەوانی تر وەکو ئایدۆلۆژیەت وەرگرتیە ڕاستە یعنی یەکێک لە جیاوازیەکانی تەدەیونی کوردی لەگەڵ تەدەیونی عەرەبی ینی ئاینداری کورد لەگەڵ ئاینداری عەرەبی یەکێک لە فەرقەکانی زاهیر و باتینە یعنی هەمیشە کورد بڕوای بە ئاین و ناخەبووە تەدەیونی عەرەبی بڕوای بە زاهیر هەیە زاهیرەکەی کە ئەبینێت جلێکی دیاریکراوی لە بەرە هەیئەتێکی دیاریکراوی شایەدی ئیمانی بۆدا کوردیش ئەڵێ بەڕیش نییە بە ئیشە ینی مەبەستی چیە لەم ئیشە مەبەستی لەمە ئەوەیە کەوا کردار شەرتە مەبەستی ئەوەیە کە بەکردەوە ئەبێ ئینسان ئیمانەکەی بسەلمێنێ چونکە ئیمان چێ بە پێناسی زانایان ئەوەیە کە لە دڵدایە و لە کردەوەشدا ڕنگ دەداتەوە جا خاڵی کۆتاییم ئەوەیە کە توراسی ئیسلامی توراسی ئیسلامیش بە هۆکاری سیاسی تەکفیری تایە زۆر یعنی خەلیفەیەکی دیاریکراوی ئەمەویەکان وستی بێتی فڵانە کەس بکوژێ چی کردووە تەکفیرک لە پێشا تەکفیری کردو دوای بە خەڵکی کردەوە کافرە و اینجا ڕێگەی خۆش کردو بۆ ئەوی بیکوژێ ئەبینی لە جەژنی قوربانە بووە هاتوون مەسەرەن جەعدی کوڕی درهەمیان لە پەنای مینبەرەکەیە کوشتووە ئەمەویەکان بەڵام گروپێکی وەکو داعشی مامۆستاکە مە هەما بچاوی خۆیادیتی کە داعشێ شەڕی کورداتکری گوتی کورد کافرن ژبەرچە ژێر سێبەرە ئاەتەکە قورئانی کە دگوت هەر کەسێکی وەلاء کافرە هەبیتن ئەو ژید گەلوان شریکە و هەف بەشە یعنی بێ بەهانایی گەلی کورد کوشت ئەرێ بە بەهاناکە درست نەمە هۆکاری سیاسیە یعنی داعش چۆن ئەڵێ ئەویش هۆکاری سیاسی خۆی هەیە بۆ ئەوەتە قورئانی هەیە بەحسی وەلائێتکەتن بەڵنیەکە مرۆڤی وەلاء دگەل کافرێکی بەڵێ ئەو زانایان ئەویان ڕوون کردوێتەوە وەلا وبەڕا مەسئلەیەکی قەلبیە بۆیە خوددا دەفەرمێ ئیلا من ئوکریه وقلبه مطمئن بالئیمان کەواتە ئەشێ وەکو چۆن عەماری کوڕی یاسر پێیان گوت ئوعلو هوبەل وتی باش بەس دوای خەفەتی خوارگریا وانە پێغەمبەر فەرمووی فەئین عادوا فعد یعنی تۆ خۆ لە دڵەوە بڕوات بە کوفر لە دڵەوە ئیمانت بە کوفر نەهێناوە بەڵکو ظروف لەبەر بارودۆخێک و لەبەر ئیکراهێک وەکو دەڵێن وات کوردن جا مەبەستم ئەوە بوو خاڵی ئەمەی پێڵن وەلا وبەڕا مەسەلەیەکی قەلبیە لە دڵی ئینسانەکەی خوددا نەبێ کەس نایزانێت ئینسان نەشێت بڕیاری لەسەر وی چەندەن تەنانەت مامۆستا هەندێک جار تێتە پێش چاوکردن کە کەس هەیە سەدەما پۆشینە جلوبەرگی یان جوورێکیش جوورێ ستایلێ جلوبەرگا یعنی کاریتن خەڵکێکی پێی کافر بکەتن ژێر فەرمودەیەکی کە بژیتن من تەشەبەه بقوم فهو منه ئەرێ ئەوە چ دیگەینیتر بەڵێ ئەوەش خۆ ینی گەبچتە توندڕەوترین تەفسیری بۆی لە ئیقتیدای سرات مستەقیم تەشەبوه ئێمە خۆ تەشەبوه بە مەبەستی دینە ئێستا ئەم جلوبەرگی من و تۆ لەبەرمان هەموو ئەوروپا لەبەرێتی بەسەوە تا ئێمە باسی ئیسلامەکەین خۆ ئێمە باسی دینێکی تر ناکەین ئەو تەشەبوها بە شتێک گوتراوە لە سەردەمی خۆیدا کە خەڵکێک بە ئیفتیخارەوە جۆرێک لە تەشەبوه جۆرێک لە جلوبەرگ لەبەر دەکات کە جلوبەرگی ڕەمزی ئاینیە یعنی چۆن یعنی ئێستا مسلمانێک بێ مەسەڵەن بڵێ جلی قەشە لەبەر دەکەم جلە ڕەشەکە لەبەر دکا و کڵاوەکە لەسەر کا و ئەو پشتێنە پەمەیەکە لەبەر کا ئەو باسی جلی ئاینیە جلی ئاینیە وەک مەسیحیە بێ جلی مەلای ئێمە لەبەرکە جلوبەرگی ئێستا یونیڤەرساڵمان هەیە جلوبەرگێکمان هەیە ئەمە جلوبەرگی هەموو خەڵکە هەموو کەس لەبەرێکە ڕەمزی دین نییە جاران چونکە ناسنامە و هەویە و کارتی نیشتیمانی نەبووە لە زمانی زوو خەڵک بەچی جیاکرایەوە بە جۆری ڕیشەکەی چ ڕەنگی کردووە یان چۆنە پێغەمبەر فەرمووی
صبغی کەن ڕیشتان چونکە ئینە اليهود لا يصبغون کەواتە یەکێک لە جیاکارەکان جاری وایە ڕیش بێڵنەوە چونکە پێچەوانی ئەوانە جاری وا فەرمی بۆیاغیکەن چونکە ئەوان بۆیاغی ناکەن ئەبینی جاری وایە جلوبەرگی ئەوانەی ئەهلی کتاب بوون جلوبەرگێکی پرتەقاڵیان لەبەر کردو ئەبینەوەوانە چییە چونکە جاران ناسنامە و هەویە نەبوو بەێ دابچینت ناوە جواتە زانا و عارفین کووردا ئەریوان سەبارەت وێ چەندێ چشین دەست هەیە و چه ئامۆژگاری و چه پێشنیار بوو مەگوتنە وەکو تۆ لە بەشی یەکەمە لە تەوەری یەکەمە باست کرد ینی یەکێک لە جیاوازیەکان ئەوەیە بۆچی دانا و زانای کورد خەڵکیان تەکفیر نەدەکرد بۆچی لەبەر ئەوەی بڕوایان وابوو ئیمان لە دڵدایە ئەو کردوانەی کە ئینسان دەیکا ئەشێ کردەوەی جوان نەبێ بەڵام مانای ئەوە نییە لە کوفرەوە دەیکا بەلێف ئاخفتنەوە مستا زاناین عربجی یان للئینساف زاناین عربجی هەر بێژنێ مەکانێ ئیمانی دلە ئەزان بەلێ ڕنگدانەوەی و ئۆسانینە ئەوە تۆ باسی زانای وشەی عرب مەبەستم چییە ینی باسی عربی ئێستا دەکەی معاصر وا دەڵێ بەڵام بچۆ بۆ کتێبەکانی فقهی قەدیم و بچۆ بۆ چۆنەڵێ بۆ چەند ساڵ لەمەوبەری وڵاتانی کەندا و ئەمە نبینی ئەمە تازەیە ئەم قسەی ئێستا خەڵک دێتەوە سەر ئەو حاڵەتی کەوا تۆزێک لە دیکردن بەڵێ ڕاستە دەبەرەوە زانای کورد ینی حتا ینی دیاردەی تەکفیر لای زانای کورد نەبوو زانای کورد خەڵکی کافر نەکردو زانای کورد بە خەڵکی نەوتۆ کافر هەمیشە ئەوەندەی زانای کورد وەک وڵێ بە قسە ئیمامی مالیکی کردبێ کە ئەڵێ ئەگە 1990 نیشانەی کوفر لە ئینسانێکا دەرکەوت 100 مابوو هێشتا بڕیاری لەسەر مەدە ئازانای کورد بە ئەو احتیاتە ئیشی کردووە چونکە بۆ مەسەلەکان مەسەلەی قەلبی بڕوانە یعنی شێخ عوبەیدوڵڵای نەهری بەڕەحمەت بێ خۆ وەفایی ینی عارفی کوردمان کەمە ژیاننامەی خۆی نووسیبێتەوە یەکێ لەوانەیە کە خۆی ژیاننامەی خۆی نووسیوەتەوە وەفاییە سید عەبدوڕەحیمی وەفایی لە تحفەت الموریدین ژیاننامەی خۆیەتی دەڵێ من تقریبا 14 ساڵ لە خزمەتی شێخ عوبەیدوڵڵای نەهری بووم یعنی لە ساڵی 1866 هەتا 1880 وا دێتەوە ئەڵێ ئەو 14 ساڵە لە خزمەتی شێخ عوبەیدوڵڵای نەهری بووم ڕۆژێکیان ئەمزانی کەسێک بەتەمایە زیانێک بە شێخ بگەێنێ ئەمە سیاسیە کەسێک ئەیەوێ زیان بە شێخ عوبەیدوڵڵای نەهری بگەێنێ ئەم زیان گەیاندنە چییە خۆمە مەسەلەیەکی سیاسیە ئەڵێ من گوتم ئەوە کافرە وتی چون بە شێخم وتم یا شێخ یەکێک دێتە مەجلیسی تۆ من گومانم لێ هەیە ئەوە کافرە و کوشتنی ئەم کافرە کوفر نییە بابی کوشی گوتی تۆ بەهانەیەکت بۆ من هێناوەتەوە وتی شێخ عوبەیدوڵڵا پێی گوتم بە وەفایی دەڵێ پێی گوتم تۆ بەهانەکەی تۆ لە گوناهترە ئەوە دوژمنە هەر شتێکی ترە ڕاستە بەس بۆچی بە کوفر و ئیمان قسە دەکەی بڵێ خائینە بڵێ ئاگات لێبێ بڵێ ئەوە من پێشی تۆش زانیوە ئەوە بە گومانم لێی بەس گومانەکە گومانێکی سیاسیە دژ بە کووردە ئەو کەسە بەڵام تۆ بۆچی برتە سەر مەسەلەی ئیمان هەبزانە شێخانی کورد چەند عاقڵ بوون یعنی چۆن ڕاستیان کردوێتەوە ئەم بابەتە خاڵێکی ترمان هەیە ئەگەر ینی چۆن ئەڵێ ملاحەزەیکەی مامۆستا نووری فارسی حەمەخان کە ئەڵێ باسی مەجلیسی مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیسمان بۆکە ئەڵێ مولحید بە زمانی خۆی مولحیدە هاتوتە مەجلیسی مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیس باش نییە ئەڵێ هەر بە قسەی نەربوونیان وەکو ئەوەی کە خوددا دەفەرمێ بە موسا دەفەرمێ بچۆ بۆ لای فرعون و قارون فقولا له بۆ لای فرعون بڕۆ فقولا له قولا لينا لعله يتذكر أو يخشى يعني خدا بموسى وهارون ده فرمي بشنا لا فرعون قصي نرم كان يخو ما مسامى لعبد الكريم مش بقصي خدا يكردو الله بقصي نرم أو كسي هنا سر رجع إيمان ورجع راست ده خلقي إما لدور وخلق كافرك ده أيدي مسري كشن جناح بارة كأركي هدايتك إلى سرشة يعني وكو بالله خلق أزاني هندكس تندرو أزاني إيشان شيء بس كافرت كان أي هدايتك تبوش من أي خونا بيعتونا هاتو هدايتي خلق بدي وانيا بلي في بهانويت بيجن ام بشتي اقامه حجه السرت كاين ويدمي ما في هي ام تكفير كينو بكوجين باش بينه ولا زنايك كود ما ولا والله ميقصكيتو بينه ولا ما مستان ناصري سبحاني بله باش ما مستان ناصري سبحاني زور لزانا كان يتر ورتر ام قصي باز دكا الله كاتيكا بيغمبران دين رودي خوان لسر بولاي قالكاني خوان اوان فرمان دكن اقامه حجه يعني شي الله القران وبما درك بك الله إني لكم ناصح أمين الله ما مثلا ناصري سبحاني برحمة بي الله سي مرجي سركي هي رونا كس إقامة حجة لسر كس نكردو كس نالي راديو هي وتلفزيون هي وبرنامج هي وفلانة كس بولا دينتي أنا جيشتوها أو سي مجبريتين شد يا كم شد ناصح نبا معناه آموشقاري ناصح يعني بمعناه دل صوزي
ئێستا ڕەنگە من ئاواکە قساکەم خەڵکێک من بە دڵسۆزی خۆی نازانێ کەواتەوە نەبوو بە ئیقامەی حوجە من نەڵێم وەڵام من قسەم کرد بۆی وانە ئەبێ ئەو کەسە ئەو قسەیە لە یەکێکەوە وەرگێ کە دڵنیا بێ ئەو کەسە بە دڵسۆزیەوە ئەو قسەی بۆ دەکات دڵسۆزی ئەوە خەمخۆری ئەوە لی بەگومان نەبی هیچ دوو ئەمین ئەمە یەکە باس کرد گومانەکە ئەمین وەیە مامۆستا ناسیری سوبحانی بەڕەحمەت بێ کاتێک کە قسەی بۆ هەندێک لە خەڵکی تر کردووە خەڵکەکە پیان گوتووتیانە مامۆستایانی سە تۆ ئیقامەی حوجەت لەسەر ئێمە کرد گوتی هێشتا نەم کردو گوتیان بۆ خۆ قسەکانت زۆر بەهێزە گوتی یەکەم شت ئێوە من بە ناسیحی خۆتان من بە دڵسۆزی خۆتان نازانم دوو ئێوە هێشتا گومانتان هەیە لە من ئەم قسانە بۆچی یەکەم من بۆ حیزبێکم بۆ کەسێکێکم بۆ پارەیەکەم بۆ هەر شتێکی تێکم پشمنە کەواتە ئادەستێک لە پشتمە ئەمین هێشتا ئێوە بڕواتان نییە کە من ئەمینم ئەبێ ئێوە بگەن ئەو قەناعەتی کە من بەڕاستی لە ڕای خوانە بێ لەبەر هیچی تر ئەم قسە باشەتان بۆ ناکەم سێیەم وما ئەرسەلنا من ڕەسوول إلا بلیسانی قومه ليبين له باشە کەواتە مامۆستا ناسیری سوبحانی بەڕەحمەت بێ ئەفەرمێ ئەو کەسەی بڵێ ئیقامەی حوجەم کردووە ئەڵێ ئەوە نییە بە کوردی قسەم بۆی کردو خۆ ئەوە کوردە مەگەر تێناگە ئەڵێ نانانە ئەڵێ بلیسانی قومیهی نەبە معنای ئەوەی تەنها بڵێن بە کوردی قسەی بۆ بکەین بەڵێ یا عەرەبە عەرەبی قسەی بۆ بکەین ئاستی تێگەشتن و زمانی سەردەم ئێستا مەلای کورد هەندێک مەلای کورد ئەڵێ من ئەوە نیە قسە بۆ خەڵکەکەم تێناگە ئەڵێن مامۆستا تۆ قسەکانت هەمووی عەرەبیە ئەڵێ چۆن ئەڵێن تۆ ئەڵێ ئیقامەی حوجە ئەستا ئەوشەی ئیقامەی حوجە گەنجی ئەم زەمانە هەر تێناگە یعنی چی بابیکەمەوە بە کوردی یعنی تۆ هیچ بیانوویەکت بۆ بەرامبەرەکەت نەهێشت بێتەوە هەموو بەڵگەکانت بۆ ڕوون کرد بێتەوە تۆ ئەگەر لێە گەنجی ئەم سەردەمە بەڕاستی لە ڕووی ئەم وەزعە عەرەبی نازانێ بۆیە کە تۆ وشەی عەرەبی بەکاردێنی نازانێ مانای چییە بۆیە زۆر جار مامۆستای ئاینی کە قسە دەکا دەڵێ ئەوە ئیعتیدالە و ئەوە ئیقامەی حوجەیە و ئەوە تەکفیرە و ئەوە تەفسیقە و تەبدیعە ئەمانە هەمووی عەرەبیە کەواتە ئەوەت بیتە بیانوەک بوو گەنجەوی سەردەمەی کە ببێژین ئیقامە حوجە سەر نەهات مامۆستا ناسر وا ئەفەرمێ چونکە بیلیسانی قومیهی یعنی بە کوردی و زائیدەن بە زمانی سەردەم بە زمانی ئەو سەردەمە ئەو قسانی بۆ بکە جا لەبەرەوە وەکو باسم کرد یعنی زانا و عارفی کورد یعنی زانا و عارفانی کورد و شێخانی کورد کوژراون تعزیب دراون لێ دراون ئەو تونڕەوی نەکردوون هەر گوتیوانە مجتمع مسلمانە و مامۆستا بەڕێز ئەگەر دوو کەسە دوو بەڕێزە شخصیەتە ڕەحمەتە خودی لە هەردوو کەبیتن کە یەک مامۆستا عەبدولکەریم مدەرس و یەکیش دکتۆر مستەفا زەلمی هەردوو زاناین کورد بوون و ناوە کوردستانیدا بوون البەر ئەزیەتدانە هەندێک مامۆستایان دیتر یعنی جێهێ خۆب جێهێلاو ژبەروی چەندێک کە هاتنە تەکفیرکردن و زەندەقەکردن ئەوان کردیان بەس بڕوان ئەمان چیان کرد مەستەکە ئەوەیە یعنی ئەو کەسانی کەوا چۆن ئەڵێ جۆرێک لە پیلانیان بۆ ئەو بە ڕێزانە جێڕا و شار بە دەریانیان کرد بەڵام ئەوان چۆن بوون ئەوان هەر وڵاتی خۆیان خۆشویست ئەوان هەرگەلی خۆیان خۆشویست ئەوان کەسیان کافر نەکرد ئەوان هیچ قسەیەکیان بەو جۆرە مەلایەنە نەگوت ئەگەر لێ هیچیان مەبەستە من ئەوە پاراکدوسیەکی دروست ناکات کەم بژینێ زانای کورد چ جۆر تەکفیر نەکریە ئەرێ ئەوە قوربانیین تەکفیرە کوردی نه کەس تەکفیریان نەکردو لە ناو کووردا ئەوەش کە بڵێن قسەی بە مامۆستا مەلا عەبدولکەریم وتوێ یا قسەی بە مامۆستا زەڵمی وتوێ کافری نەکردوون مەلا ئەو کاری نەکردوون نه مەلا وەکو شتێکی لە شتەکان وەکو بڵێ ئەوەی کە خۆیان دەیجێڕنەوە ینی مامۆستا مەسەرەن دکتۆر مستەفا زەڵمی خۆی دەیجێڕێتەوە لە ژیاننامەی خۆیدا دەڵێ ئەوانە چوونە لای محافظ و حەزیان نەکرد من فەقیم زۆر بێ کەواتە لە بابی حەسوودی بووە نە لە بابی تەکفیرا بوو بێ باشە چ ضرورەتێک هەیە مامۆستاک و ئەف پۆلێنەت ناف مجتەمەعی بهێتەکردن بژنێ فلان کەس دیندارە مسلمانە کافرە فلانە چ پێویستی بێ هیچ پێویستی نیە هەیە ئەم باسەمان لەبەر ئەوەیە مافی کەس نییە بزانێ لە قیامەت نەبێ کەس نازانێت چێ مسلمانە و چه کافرە چه منافقە چه فاسقە ئەمە تەنها و تەنها لە قیامەت دەردەکەوێت لە دنیا ئەم شتانە دەرناکەوێت جامێزانێ ئەمە شاعیرێکی تری کوردمان هەیە ینی خەڵک ڕەنگە نەزانێ ئەوە معروف ڕەسافی بەغدا ئەوە کووردە معروف ڕەسافی لە ساڵی 1975 لەدایک بوو لە 1945 یا 44 وفاتی کردووە معروف ڕەسافی کە لە بەغدا ژیاوە ئەویش تەکفیر کراوە بۆ چونکە ئەیگوت من بڕوان بە دینە دین جوانە دین ڕێک و پێکە بەڵام هەندێک شتێ لە زمنی دینی عادەتی گەلانە تێکەڵ کراوە فەقیرە نەگەشتە زمانی ئێمە تا دەرکەوێ فعلەن ئەو شتانە دین نییە وا سعودی وازی لە هەمووی هێنا ئەو شتانەی کە سعودی پێدەگوت دین جاران ئێستا دەرکەوت هەمووی کەلتورە و هەموو خۆشیان وازیان لێ هێنا بەڵام ئەو سەردەمە خەڵک بە دینی دانە بۆیە هاتوون
ئەو معروف ڕسافیان معروف ڕسافی بۆ ئەڵم کوردە خۆی دەڵێ معروف ڕسافی لە ژیان نامە خۆی لە وەسیەتەکەی دەڵێ من خەڵکی کەرکووکم لە عشیرەتی جەباری بەڵام بە عەرەبی شعری نووسیوە جەمە بەستم ئەوەیە ئەوی جارێکی تر یعنی کەلتوری گەلان تێکەڵ بە دین دەبێت کە تۆ کەلتورەکە ڕەتەکەیتەوە ئەڵێن وەڵاوە دینی ڕەت کردوێت دەستێتت خوش مامۆسای بەڕێز دیسان مەدوێتم بچینێت ناوە شارین کوردستانیدا و گۆداریە بینەرن بەڕێژی بکەین شارین کوردستانی کابووچووناوان چییە سەبارەت ئەف مژاران بەحسکەن بڕیاردان لەسەر باوەرە مرۆڤان بفەرموندا بینەربی ئیلا خوا دەزانی ئیسلام چێ و چێ نییە ئەمن هەتا ئێوارە بچمە مزگەرتی و بچم نوێژ بکەم و عیبادەت ئەگەر زەمیر و ویزدانم لە قەلبیدا نەبی ڕێی خراپیش دەدەم و ئیسلامەتێکەشم بە ناحەق دەڕواتن و ئەوەی دەیکەم فێرکردنە لە خەڵک مسألة عين إنسان لا يعلم الغيب إلا الله إنسان نشتا چونكي مسألة إيماني الآخرة هي موجودة يعني الآخرة خدان حق وحساب خده تعالى القلب مريض كات سر إيماني الدنيا عبدي شمافنينا بشتا كسانكي أبي بإيمانه أنا أبي كافر أنا بشرك خده ذلك بيجم أو ما في مروفين يكو مروف وبشتا برانبري خوب تشتري هم ما مسلمان الحمد لله هم المسلمان کەسێک هەیە خەڵکی پێ ڕاستە کەسێک هەیە پێ ڕاست نییە بە بیر و باوەڕی کەسێک خراپ نابی و باشش نابی چێنۆ بیت یعنی تو بژێک هەر شخصێکی چی کرد بیت تو کافری یعنی چێنۆ بی چی کیلۆ تو بژێ یە نوێژ بکات یە نەکات بیشتو هە نەنوێژکەرە کافرە ئەم چێنۆ بیش دەفخۆ کەسی کافرکەن تشتێکی گەلێکی خەلەتە مسلمان بەڕووکەش نییە ئەبێ دڵ و دەروی پاک بێ نێتی پاک بێ ئەخلاق و عەمەلی جوان بێ لەگەڵ خۆی تەعالە أول هو إلا أخوه نبيك علمي كسانية عندي بإيمانية وأخلاقها أبا خاصة بإيمانية رب العالمين فجري دوها خلق قد صحكي احتمالش بتشكات يا خوش ولد خراب كاتو وديت كاتو دي ماي الخود زفرت بتاب الصرمانة كوصا نفيجاي بسري بتينا بإيمان كدني خلق تأشيري شي قوري ودوام تو ناتواني أو خوي لخويا کافرکردنی خەڵک گوناحێکی گەورەیە خوا خۆی نەبێ نازانێ ناخی خەڵک چیتی هەیە بەرامبەر بەدی کەسی حەقسەر کەسی نەت و بژەیەکی تو کافریگە مەسەلەی هەی نەجدینێمە غێر دین بیژی ناچی بێت و بی تو کافری چونکی رب العالمینی برەحمە بەلکی برەحمە خوب بێتە بە حەشتێ بەلکی خێرەکە باسی بکە بەلکی بکەتە بە حەشتێ هەر بژین دەستت وەت خۆش بن بۆ بەشداریەوە بینەرن بەڕێز هەر ساخ و سەلامت بن بۆ چوونێن هەوە هەموو جوان و جهێ خودا بوون زۆر سپاس وامستا هێژا جەنابەتەژی گۆهداریەوان بەڕێزانە کرد هەمیاتە کەس لە ئاخفتنە جەنابەتە کرد کە کەسێکی ماف نینە و تەکفیرە کەسێ بەرامبەر خۆ بکە چونکو تشتێکە گرێدایە دلێ مرۆڤ و خودی تەعالی بتنی زان چت ناو دلێ مرۆڤاندایە لەو ڕەمە دەبێتن و کە فاکتەر و سەبەبێ بزانین بۆچی چ کەسێکی ماف نینە کەسێ بەرامبەر خۆ کافر بکەتن لەبەر زۆر سەبەب کەس مافی ئەوەی نییە خەڵک بێ باوەڕکە بڕۆ سەحیحی بوخاری فەرمودەیەکی تێدایە ئەو فەرمودەیە چ دەڵێ پێغمبەر درودی خوای لەسەر بۆ مسلمانان دەجێڕێتەوە دەڵێ یەکێک یانی بسان یەکێک لە ئەسبابی ئەوەی کە ئینسان کوفرێک ئەنجام دەدا نەزانی خۆیەتی کەواتە لە ئەنجامی نەزانی بە کوفر لەسەری حساب ناکرێت بە بەڵگەی چی پێغمبەر دەفەرمێ لە پێشی ئێوە کەسێک بوو مناڵەکانی کۆ کردەوە لە سەرمەرگدا باوکێک لە سەرمەرگدا مناڵەکان و کوڕەکانی کۆ کردەوە وتی كنت ئەیە ئەبین لەکم ینی من چۆن باوکێک بووم بۆ ئێوە وتیان وەڵڵی باوکی باشی وەک تۆمان نەدیوە دەیوتی من هەرچی کاری خراپە کردومە ئەوەی ناوی خێر بێت لە ژیانمان نم کردو بەڵام ئێوە نازانن یعنی ئەی نەتیجە چیتەوێ وتی ئەمەوە کارێ بکەن ئەو خوددایە نەتوانێت کۆم بکاتەوە ئەمە کوفرەیان نام قسێ ئەم قسەیە کوفرە ئێوەتی چی بکەین وتی ئەبێ وعدم بدەنێ سوێن بخۆن کە ئەو وەسیەتەم جێبەجێەکەن ئەمە لە صحیح بوخاریە ئێ باشە گوتی چیت بۆ بکەین گوتی کە من ئین ئەنە متو فەئەحریقونی کە مردم بمسووتێنن دوای کە منتان سووتان بووم بە ڕەماد ئەو کاتە بووم بە خۆڵەمێش ئەو کاتە نەک لەسەر عەرز لەسەر بەحر و عەرز بڵاوم پێ بکەن ئاسەوەرە تویژی نەبین بۆ ئەوەی ئەو خوددایە کۆم نەکاتەوە ئەگەر کۆم کاتەوە عەزابێک مەدا عەزابی کەسی وای نەدە باش
ظاهری وی کفر اما بلا ظاهرەکەی باطنی وی دبسان ئێ باشە پێغەمبەر ئەفەرمێ ڕۆژی قیامەت دادێ خدا ئەوە بە کون فەیەکونێ کۆ دەکاتەوە ئەیهن ئەڵێ لیمە فەعەلت بۆچی وات کرد ئەڵێ مەخافەتەن مینکە خەشیەتەن مینکە لە ترسی عەزابی تۆ ئەو جا خدا دەفەرمێ کەواتە عەلیمە ئەنە لەهو ڕەبەن کەواتە زانی خدایەک هەیە عەزابی دەدا کەواتە ئەمە کافر نەبووە نبینی چۆنە ئەمە دێ ئەمە پێوت کەواتە زۆر لە خەڵکی ئێمە کارێک ئەنجام دەدا لە ئەنجامی ئەوەی نەیزانیوە ئەمە پێ وا دەوێت خاڵی دوم بۆیە مافی ئەوەمان نییە خەڵک کافرکەین لەبەر ئەوەی زۆر شت ڕووەدا بە خەتە یعنی ئەو کەسە کوفری ئەنجام داوە بەس بە غەڵەتی کردو ئەمجارە ئەوە جەهل بوو ئەوەی یەکەم نەیزانی شتێتر هەیە غەڵەتەکە چۆنە یعنی ئەو چۆنە لە زانایان قسەیەکیان گوتوڵێ ليس كل من وقع في الكفر وقع الكفر عليه بكردي مرجنية هركس ككوت ناو كفروا كفر كوتبيت ناو أو كفر هات بيت سر أو الشيء بخطأ أو كاري أنجام دابي يعني كارك كاريكي كفرة بلان بخطأ أنجامي دابي لا أنجامي غلطه إيه غلطش شعر سرك ليه كواتب شون الله بعمدا أو كاري أنجام نداوة بويا خدا دا فرمي يقويك إلا من أكره وقلبه مطمئن بالإيمان دل إيماني تدايا بس واي زاني أو اشتراسته هندك شت هي أو كسا يعني كفري بدم داهاتو كفري بزمان داهاتو بس باسي دلي نبوه أو تشنجا خلق كفرك بزمان يكسر بشيمان دبيتو يعني توبة دكا تو لو كاتا دايبيني الله من بچاي خوم بجوي خوم جملة وبچاي خوم بينيم فلانة كز لو بازار حرشي كفر بدم يهات كواتا كافر بس تو أقل لي نية كتشو مالو چۆن پەشیمان بووە چۆن دەستنوێژی گرت چۆن لە خوددا پاڕایەوە چۆن گوتی خوددا لێم مەگرە ها بینەوانە ینی ئەمە لە کوردەواری ینی ئاوا بوو جاران ئەیان گوت لێگەڕێ فڵانەکە زۆی پەشیمان دەبێتەوە تۆ دیمەنەکەی دووەمت نەدیوە هەر دیمەنەکەی یەکەمت دیوە هەندێ مشکلە و گرفت هەیە یعنی زانایان وتویانە یعنی مصیبە مکەفرە یعنی تووشی ئەوەندە ناخۆشی بۆ لە ژیانیدا هەندێک شتێ خوددا بۆیە خاتە بەردەمی ناخۆشیەکانی ئەو ناخۆشیانی کە لە ژیانی خۆیدا تووشی بووە یان ئینسان هەیە تازە مسلمان بوو ئینسان هەیە تازە مسلمان بوو خۆ خەڵکی ئێمە هەموو لە ئیسلام وەکو خۆی تێ نەگەیشتووە کە وەکو خۆی تێ نەگەیشتووە هەر بە تازە حساب دەکرێت هەندێک شتێ زۆری پێسەیرە دەڵێەوە چۆن لە دینە هەیە لەبەرەوە تۆ بێ حسابی ئەوەی بۆ بکەی پێغەمبەر درودی خوای لەسەر ئەیگوت فڵانە کەس حەدیث و عەهدە بە کوردی دوێنێ مسلمان بووە تازە هاتوۆتە ناو دینەوە ئێوە نابێ حسابی ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلی بۆ بکەن بڵێن وەڵا ئەمە چۆن ئەم ئیشە ئەنجام جنابینی جیهانا ئیسلامی بگشتی مامۆستا شێوازێکی گشتی ئیسلام بوون کەفتیە سەروان و بویە تەپ و سەروان تنێ تەزگەری و تەسکیە نەفوساوی ئەرێ ئەف مسلمانە پێتوی پێچەندێنینە دیڕاستە دینی بکە جارێکدن بەڵێ جا ئەم دیراسەیە ئیشی چێە بۆیە یعنی تۆ ئیشەکە نابێت لەسەر خۆت لابێ قسەکەمان لێرەیە خەڵکێک لە ئێمە خەڵکێک خراپ لە مجتەمەعاتی مسلمان و ئیسلامی خەڵک تەکفیرەکەن وانە باشە ئەڵێ بۆچی تەکفیرێکی ئەڵێ وای کرد ئەڵێ ئەی باشە بۆ لێ ناپرسی ئێستا خۆ زمانی سوۆشیال میدیا و زمانی بەیەکگەیشتنە وانە بەیەکگەیشتن بۆ لە یەکگەیشتن دە قسەیەکی لەگەڵا بکە بزانە بۆچی وایە ئەی تۆ بۆ خەمی هیدایەتەکەی ناخۆی ینی قزم ئەلێرەیە ینی کاری ئەو خەڵکە چییە ئەی نابێ هیدایەتی خەڵک بدەن جا ئەمە مەسەلەن تۆ ناتوانی ئەوە بکەیت مەسەلەن کەسێکەیە دەڵێ من بڕوام بۆ فەرمودەیە نییە ئەو خۆ ناڵێ بڕوام بە قسەی پێغەمبەر نییە ئەڵێ بڕوان بە قسەی ڕاویەکە نییە ئێستا تۆ قسەم بۆ بێنە بڵێ دکتۆر فلان وای گوت منش ئەڵێم بڕوا ناکەم وڵای بڕوا بە دکتۆر فلان ناکە ئەڵم با بەس بڕوا بە تۆ ناکەم فەرقی هەیە نەقلەکەی بەیە زۆر کەس کە ئەڵێ ئەو حەدیسە تەواو نییە یا ئەو تەفسیرە تەواو نییە خۆ نەیگوت وە قسەی خوا پێغەمبەر تەواو نییە ئەڵێ قسەی ڕاویەکە ئەوەی کە جێڕاوێتەوە بڕوان پێی نییە ئەو ئیشکال لەسەر ئەخفتنەک هەیە مامۆستای بەڕێز ئەبێن سەبارەت وەکو بێژن ڕەخنە دینی هەی تاخفن بجن اف ديار دا تكفير وتفسيق وتبديع وأفان مثلا اتناف جيهان إسلامي دا كوم بوا الجيهان أوروبي وأمريكي وياباني أفان جيهان ديتر ني نفشته بوشي بس تنتناف مدى أف سرحل داتم إما لسدي ناوراستي أوان دجين ئەم قسە و شەڕەی کەوا خەڵک یەکتری کافرکە و لەسەر کوفر یەکتری بکوژن و بە هۆکاری سیاسی یەکتر کافرکەن و هەرچی لە لای ئێمە هەیە لە ئەوروپا هەبوو ئەوان تێیان پەڕاند ئەمە هەموو بڕۆ ینی بە ملیۆنەها دوو لە سەرسی دانیشتوانی ئەڵمانیا تیاچۆ لە شەڕی 1680 بۆ 1648 حربی بینی کاسۆلیک و پرۆتستانت پێوتری حربی 30 ساڵە حربی 30 ساڵە 1680 بۆ 1648 قەشە و پاپا و ئیتر ئەم ئەوروپایە یعنی تەقسیریان نەکردووە
لەسەر کافرکردنی یەکتر ئەو کاسۆلیکە ئەو پرۆتستانتە ئەو ئەرتۆدۆکسە ئەم شەڕانیان گشتی کردووە ئاقل بوون بەجیان هێشت ئێمە ئێستا لە سەردەمەکەی ئەوان دەژین ئەمەلی عاقل بوونمان هەیە بەدڵنیایی اینجا یەکێکی تر تۆ دەڵێ ئەی باشەوە جوۆی لێ نەبوو فڵانە شت کوفرە بیکە ئاڵێن هاوڵە جوۆی لێ نەبووە زانایەوان دەڵێن لەم یەسمع بذلك جوۆی لێ نەبوو کاک ئەوەی تۆ جوۆ لێ بوو ئەو جوۆی لێ نەبووە لەبەرەوە لەسەری حیساب ناکرێت یان ئەو تۆ بە شتێک دەڵێ ڕاست ئەو پێناڵێ ڕاست ئەو پێناڵێ ڕاست لای تۆ ڕاستە لای ئەو ڕاست نییە ئەو تەفسیرە لای ئەو ڕاستە لای ئەوی دیکە ڕاست نییە ئەو قسەیە لای ئەو حەدیسە لای بوخاری ڕاستە ئێ مسلیم ڕیوایەتی نەکردو ئێستا وەرە تۆ بینی بوخاری و مسلیم تەماشاکە مسلیم بڕوای بە هەندێک فەرمودەی ناو بوخاری نییە بۆ بڕوای پێنیە یعنی بڕوای بە مەرجەکانی ئەو نییە بە شروتەکانی ئەو نییە ئەی بۆچی خۆ ئەبێ بڵێ ئەو کافر بووە نه ئەو مەرجانەی بوخاری بۆ خۆی دایناوە جایە لەو مەرجانەی مسلیم دایناوە بۆیە حەدیثێک لە بوخاری هەیە لە مسلیم نییە لە مسلیم هەیە لەوە نییە نادیرە هەندێکی قسە سەر کەساتی و پێغەمبەرینە سەڵات سەر بن قسە سەر ڕاوی و ورودەکە و بەو شێوازانێ جا بێنەوە سەر باشترین کتێبێک کە لە ڕابردوودا نووسرا بێت لەسەر ئەوەی کە خەڵک وازە تەکفیر بێنێ کتێبەکەی ئیمامی غەزالیە ئیمامی غەزالی لە 1911 وفاتی کردو یعنی حسابکە 900 ساڵە لەمەوبەر وفاتی کردووە ئیمامی غەزالی لە کتێبی فەیسەڵ التەفریقە بەینە الئیسلامی وەزەندەقە زۆر بە جوانی ئەو باسە دەکە ئەوەی وەکو بڵێ لە وەڵامی یەکێک لە قوتابیەکانی نووسیوە یەکێک لە قوتابیەکانی ئیمامی غەزالی زۆری پێ ناخۆش بووە کە خەڵکانێک ئیمامی غەزالیان کافر کردووە ئەوش پێی ناخۆش بووە ئەڵێ ئیمامی غەزالی مامۆستای منەوە چۆن کافرێکن و چۆن و چۆنوە ئیمامی غەزالی ئەمەی بۆ باسەکە ئەم کتێبەی نووسیوە لەسەر ئەو ئەساسا کە دەڵێ خەفەت مەخۆ ئەمەی ئەم کارە دەکات اینجا لەو کتێبە زۆر جوان نووسیوە لەو کتێبە ئەفەرمێ ئیمامی غەزالی بە هەمی بکەم بە کوردی یەکسەر دەڵێ هەتا ئەتوانی ئەوەی ئەهلی قیبلەیە زمانت بگرە و کافری مەکە هەتا ئەتوانی هەر کەس بەدەمی خۆی وتی لا إله إلا الله محمد رسول الله وازی لێ بنەیتر تۆیتر باقیەکەیتری بۆ خوا بەجێ وەڵا ئیشی تۆ نییە ئەو جا ئیمامی غەزالی لە فەیسەڵ التەفریقە هەر لەو کتێبە دەفەرمێ مهما حصل فالتوقف عن التكفير أولى هەرچی بکە ئەو ئینسانە هەر باشتر وایە تۆ بوەستی لە تەکفیر کردنی حەقی نەبێ بەسەر تەکفیر کردنی ئەو جا ئەڵێ المبادرة إلى التكفير دليل الجهل چێ زووتر و سەریعتر و خێراتر و دەست پێشخێرتر لە تەکفیر کردنی خەڵک جاهیلە بچ پیڤەر ئەم بێ ئاخستنیشێن بێژین لەبەرەوەی جاهلتر ئەو کەس لەبەرەوەی ئەو کەسەی علمی هەبێ ئەزانێ بەوە وەکو گوتم ئێستا خەڵک بە چوار مەزهب لە لای سونە نوێژ ناکە ئەگەر لە یەکێک لە مەزهب ئەگەر یەکێک بەس یەک مەزهب بزانێ ئەڵێ وەڵاو بە مەزهبی ئێمە نوێژی نەکرد نوێژەکەی بەتاڵە ئەگەر یەکێک چوار مەزهبی زانی ئەڵێ کاکە هەل لە داخلە فەرقی چییە فرمودا پیغمبری صلوات خود سر من كتب بيجتنا الايمان وما وقر في القلب وصدقه العمل كواتا دو بشك غيبيات بشك مشاهدات او بش مشاهدات در انجام و در هاوشته ناخي مروفيه اگر در هاوشته تويت خلد بن ويدم يدام چه بيجين او در هاوشتانش بوه نابي بقياس او كامام عمر فرموي پیغمبر وفاتي كر كبيغمبر وفاتي كر اما ايش بظاهرك فعلا اما انسانك بينين واروي لمزگوته بله الين انسانك باشا بس اما نازين بچنيتك اچي بو مزگوت ئابینی ئەوەش مەسەلەیەکە کەواتە پێغەمبەر درودی خوای لەسەر خەڵک هەبووە لەگەڵیانە بووە جیهادی کردو و دوای ئەوە پێغەمبەر فەرمیێتی ئەوە ڕاستگۆ نییە بۆ دەرکەوت لە ئاخیرا خۆی کوشت ئینتیحاری کردووە یعنی چییە مانەی ئەو بەیەکەوە بوونە نیشانەی ئەوە نییە خەڵک هەیە بە 300 و 400 لەگەڵ پێغەمبەرە درودی خوای لەسەر چوونە بۆ شەڕی ئوحد لە ڕێگا قالوا لو نعلم قتالا لتبعناكم گەڕاونەتەوە دووڕوو بوون ڕاستگۆش نەبوونە کەواتە ظاهر و باتین دەبێ هەردووکی لە یەک بچێ ئەگەر هەردووکیشی لە یەک چوو هێشتا خوددا نەبێ کەس نازانێ خوددا نەبێ کەس نازانێ ئەو ظاهری ئەو کەسە و ئیشە بۆ دەکە بۆیە گوتمان ئینسان لەسەرێتی لە دنیا کاری باش بکە ئینەما الأعمال بالنیات دەوەرە نیەتی من بخوێنەوە ئێستاکە نازانی من بۆ گەرم بوو قسە بۆ دەکەم ئەو نیەتە خوددا ئەیزانێ نهێنیا vê çendî çi tişte dema Xwedê Teala tinî kiriye mafê xû ew biryarê li ser îman û kufra mirovan bidetin. ئیلەیە مەرجیعکم ئەمەی کە نە مەلائیکە دێ مەلائیکە کردەوەی ئێمە دەبینێ دەینووسێ بە چاکە بەس مەلائیکەش ئەگەی لێ نیەتمان نییە پێغەمبەر درودی خوای لەسەر ئەگەی لێ نیەتمان نییە هیچ کەس ئەگەی لێ نیەتمان نییە تەنها و تەنها خوددا ئەگەی لێ نیەتمانە بۆیە خوددا فەرمووی عەلیمە بذات الصدور خۆی خوددا ئاگاداری نیەتە بۆیە ئەم کاری تەنها بەخۆی سپارد ئاخر قسەی ئیمامی غەزالی بکەم لە کتێبی فەیسەڵ التەفریقە دەفەرموێ ئینسان بەچی تەکفیری دەبێ بەچی ئینسان دەبێت ئینسانێکەوە خەڵک کافرکە وەقف الحەق على واحد ئەبە مە خەڵک کافر بێ یعنی وا بزانێ حەق باس لای شێخەکەی ئەوە
حەق تەنها و تەنها بەس لای عالیمەکەی ئەوە حەق تەنها و تەنها لای مەزهبەکەی ئەوە ئەو کات چێ بێ حەق تەنها و تەنها لای حیزبەکەی ئەوە ئەو کات هەرچی لە دەرەوەی ئەو بوو کافرە بێ لەبەرەوە ئەڵێ ئەمە فکرەکەیە ئەبێ بڕوامان بە تعدودی هەبێ بڕوامان بە فرەیی هەبێ بڕوامان بە فرە بۆچوون و فرەلایەنی هەبێ بله اف زانای تا آماجه پیدای زانای کرد که سه مرج داناین بود وی چندی که بیا ناصحون امین و باوری پی بیتو لی دو دل نبیتن اری اف کسین وی گاوی شیخ خو بحق زانن ما اگر اف هر سه مرجت ناف ده بن مافیوانینه گفتار یوم بکر يعني زين شلون يعني اما بيوتري اقامه حجه يعني شي يعني حجتي او كسي بري ام حالته تنها تو بريار ددي اس انسان هي دي بمن الله بتو الله من تنها وتنها كاك علي بروبولي جني فتوى على من بروان بتوي ام بروا بإنا او قسي من بزو او اخوه لبر اوي سابيني انجمني فتوى كردستان مشا قسيك دكاد الله منهم قساني دكم ناوي فتوى بس اموشغاري تندكم يتر خو نموتو الزاميه بقسم بكن ابيني شونا كواتا لبر اوي هر كسي خوي براز دزاني بله او بس شيخي اوه بله او بس زاني او بس عالمي او بس حزبي او خلق ما نو بيترانك بدا جيانو يوم ما بديع الزمان سعيدي كردي زور جواني قلت دالي هميشا ما في اوت هي بلا انا على حق من لسر يك لحق كانم بله بنكيره بس مالي انا على الحق مالي من لسر هم حق كوتو همو حق لا منا او كاتا تيكش نها من نوا كردستان دما مستا وكو بيجني چند بيكات ام بيكاتينه گلك اديانا و گلك وكو بيجني ايديولوژيات آيني هنم اريما مستا ام دوی دميداد كارين ببيجنا مسيحيه كي يان يهوديه كي يان زردشتيه كي غير دين يان كافر يان تشتكي ديتر او شونا وقولوا للناس حسنى وي هركس كلا سر دين يكبو او الى دروي دينك ترى كافره بدينك تر يعني روي زمانواني بلا روي زمانواني زردشتيكش اتواني بمسلمانك بلا تو كافر يلا شلون بالنسبه منه سر دينك مني بس اقصاك كان ناشرينه بله هادشي ام بيوندي خوش دروز ناك او كخدا فرموي اگر سور صد لصد بزاني فلانش كافر اي تعامل شونه بله تعامل لقال كردن جاي لتقييم كردن لبروا ما دام خدا فرمي وقولوا للناس حسنى قديم اما زاناي كل شيء اوان دنو فلان كز غير دينه يعني لا سر ديني امنيه دينك ترى اما تشيا وامره الى الله نها دياردك امام صاد نافندا كسان ديندار هندك شوان طبعا رنگ نخوشك بيت بتوي بچار سريه كا زيش هبيت كبو به تكرن بلان بيجيتن چونكو چار سري الولاتك كفريه اس نخوشي خنابا بلا بمريجيت نبوة أو ولا تاريخها لأن لم يجود أو حالة نبوة أو أنا دكتور مثلا صلاح الدين أيوبي طبيبي هبوه بله طبيب كي زور بيش كوتوبه أو زمانه كشي معالجي قاعدة كاني كلا شرابنا لقلي قاعدة كاني أو كاتي بريطانيا وإنجلترا ويعني فرنسا وأنا كشي أم ناردوتي علاجي أواني كردوه أوان قبولي أن كردوه بعكس كشي هروار راسته أم بابتانا بيش اشتاق جاكينو تقييم تعامل يعني تو ما في اوت هي بلي فلانه كذا سر مذهب ولا سر عفوا لسر ديني منيه وانيه بلام بيوستي من بيكتر وكو مروف او جاي تعامل من دبي تعاملي جوان بي اصلا هركز بتشي دزاني دينك جوانا بتعاملك وبما ملكرتنك لقى الخلق ده ابي او دوشت لي يكتر جاب كينو وكو نريت برنامج بكردي ما مسال تورد وماهي كي ام تشينا سر چار سريه اري چار سري بو في ديار دا خراب ونا پسند چتشتا ام چبكين باشا خدا فرمي وما كنا معذبين حتى نبعث رسولا خدا سزاي او حوت مليار و600 مليون كسنيا لم حوت مليار و600 مليون كستو حرب وخوت حزكي بخلق بلا كافر بلام خدا ده فرمي هر كسيك قصي خداي بي نگيشت بي اما عذابي كسناتي بلي وك ديارو وك لوجيك وك ديروكيش اگر تماشا بكين اوروبا پیغمبر بونه چوين اوانت نف قرآن ده من حق بونيه حق بقصكي خداي انجا چه بي گيشتو چه بي نگيشتو رنگ استو يك لامريكا بي گيشت بي يك لو كردستان بي نگيشت بي بۆ چونکە کەسێک نەبووە قەناعەتی پێ بکە ئەوەی کە بوتم ناسیحی ئەمین و بەلیسانی خۆی ئەو سێ مەرجە نەیدۆزیوەتەوە کە نەیدۆزیوەتەوە ئەمان هەمووی بۆ خوددا بەجێبێڵە بەس من لەسەر ئەو خەتە ئیشەکەم کە خوددا دەفەرمێ وما كنا معذبين حتى نبعث رسولا باش ڕسوول دێ ئێستا پێغەمبەری تر دێ بە دینی ئێمە هەیە بڕوامان وایە پێغەمبەر نەماتەوە و خاتەم النەبیین تەواو بوو ئەی کەواتە ئیشە کەوتە ئەستۆی چێ کەوتە ئەستۆی هەموو ئەو کەسانی خۆیان بە میراتگیری پەیامەکەی پێغەمبەر دەزانن كواتا او كسي خلق كافر دكات اللي خوش نبي خدا سزاي ددا دلتو اتزاني فلان كافر الله بالي الله ايبونا شو هدايتي بي
يعني ئەرکێوی قورسترە ئەرکی ئەو قرسترە کە من نەمزانیوە تۆ کافربی بە معنای تۆی معنەبی وانە نەمزانیوە بۆی رق ناهاتووە بەس قڕ بەسەر ئەو کەسەی کە دەزانێ بە عقلی خۆیش بێ قەنەعات گەشت بێتە قەناعەت فلان و فلان و فلان و فلان کافرن و ئەو جاش تەلەفۆنێکیان بۆ ناکە ئەو جاش قسەیەکیان لەگەڵ ناکە ئەو جاش سلوکێکی جوان نەبۆیان ڕوون ناکاتەوە بزانێ ئەی دین معنای چییە ئەمە هەر دانیشە و ئۆکۆڵە زانای ئیسلامی قەدیم عقلەکان لەکوێ بوو ئەیان گوت جرح و تعدیل جرح و تعدیل يعني هەردووکی بەیەکەوە کۆکەیتەوە پێوترێت تەجمیل يعني بە معنای ئەوەی کە تۆ هەر ئەوە بەس نییە خەڵک کافرکەی ئەرکت قورستر بوو دەی بڕۆ خەمی بخۆ باشە خدا چۆن باسی پێغەمبەر دەکات خدا باسی پێغەمبەر دەکات درودی خۆی لەسەر لەقەد جاءكم رسول من أنفسكم عزيز عليه ما عنتم پێغەمبەر خەمبارە پێغەمبەر زۆر بێتاقەتە بەچی بەوەی کە خەڵک بێ باوەڕ عزيز عليه ما عنتم حريص عليكم حريصە لەسەر ئێوە لەسەر هیدایەتتان باش نییە ڕؤوف ڕەحیم نایەوێت تووشی ئازار من بەس میهرەبانە لەگەڵتاندا ئێ نابێ ئەمەی کە بەخۆی دەڵێ برادەرە بەخۆی دەڵێ بانخواز و خەڵک کافر دەکا ئەها بێ وەکو پێغەمبەر بێ نە لەوە زیاتر پێغەمبەر کە دەیزانی فڵانە کەس بەڕاستی کافرە ئەوەندە هەوڵی لەگەڵەدا ئەوەندەی هەوڵ لەگەڵ دەدا هەر ناهاتە سەر ڕێگە ئەو جا کە ناهاتە سەر ڕێگە ئەوەندەی خەم دەخوارد ئەوەندەی خەم دەخوارد فلعلك باخع نفسك على أن لا يؤمنوا بهذا الحديث أسف يعني أما خلق أي خوينته الرجي جمعة سورة كهف بس بالواليته فلعلك باخع نفسك على آثارهم إن لم يؤمنوا بهذا الحديث أسفا يعني أي محمد خليك تأخذ بكجي لداخي شي لداخي خلق بباور بانخوازي إما أو عندك خفت دخواله بباوري خلق يعني هلا بشتي مايكروفون ودانش تو بي خوشه عندي جار حزكي بي خوشه هلا فلان كافره بقران كسي الناس نباش شاوي ما باهج ناكي او تقسيم كابا كيف خوي ضلي بي خوشه بجنوا مستاب پیغمبر جستي صلاف سربن اوي فيزيكي ام زانين كاف پیغمبر تاتينا بحث كرن بلان پیغمبر معنوي جي هنا بونمونه عقل مروي پیغمبر هر مرويكي يعني جوانيه وابلي چونك ابو شي پیغمبر وشيكي غوريه يعني وانلي بس بلين خدها عقلي بيداوين لعلكم تعقلون لعلكم تتفكرون اما بتشي قصدكين خدوا جار هرشي قران وفرمودي بي خوينيتو هربي بعقل فلا تذهب نفسك عليهم حسرات حسرات امها مخافته بس بزانا همي يعني او اند پیغمبر خمبار بو اوي كوا قالكي نايب بدم بانغوازكيتو او جاب بوي هر دلدانوي وما عليك إلا البلاغ المبين تو بلاغ مبين لسنة تو لسنة الروني كيتو إبرادري بانخواز إبرادري إسلامي يعني بلاغ بلا مبين نبو أي طبعا أي طبعا أو سيمرجكي ما مستناصري سبحانه برحمة به يعني تو بوشي دل خوشي بكافر بوني خلق تو بو دل خوشي بويك خلق بباور به أصلا قرب سرية بو أو كسيكا دڵنیایە لە کافربوونی خەڵکو و خەڵکی کافر کردووە و دانیشتۆ لە ماڵی خۆی بە ئیسراحەتی حەقینێ بەسەر کەسەوە ئەوایە وەکو پێغەمبەر بترسێ ئەوایە وەکو پێغەمبەر خەمبار بێ وەقل الحق من ربكم فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر تو ئەوەندەت لەسرە إن أنت إلا نذير تو تەنها وریاکەرەوەی تەنها لەسەرتەکەوە وریایکەیتەوە لەبەرەوە دێمەوە سەر کتێبەکەی فەیساڵ التەفریقا ئیمامی غەزالی دەفەرمێ ئەم باسی تەکفیرە ئەمەنەی مەرج و شرووتیایە نكاتم هيا أما قصي غزالية نكاتم هيا همي بلم ورقة بجدك همي باسكم مجلداتي أوي وأوقاتي أوي كمن أوهم وقت أوهم مجلدات من يتاوكو أنباستان بوبكم لبروا لقديمي شا قلت أنا كاريك بلي حرب حكم يقبدي خو حكم هيا لو يقبلي فلان كافر قينا سببك هي أم قصيدة بيتشي بك أهل فتوى وقضاء يعني مجموعيك قوري اختصاصي أوي أجر أم بريارة ما بس به أجر ما بس به أم قصي بكري أما شوني خوي هي دزقاي خوي هي شوني خوي هي بو أم سر أصلي فردين هاي تكرر قد بفردين أكري أو جاء إمامي غزالي قصيك جوانا كادلين ناتوانين بين باسي كافر كردن ومسلمان كردن ما لم أجر اشتياق نكين شيا الاتفاق على صحة الميزان أو بيورة شيا كركوين لسري زين جاري ويتونالي ولا تشلو يكني أو أونده ويا ميزانك سقطه أو ميزاني كشتكي بي أبيوين سقطه بوي خدا دفرمي ولا تخسروا الميزان خدا باسي ترازوي اقتصادي ناكا باسي ترازوي كاري معنويش دكا لبروا تكفير مسأليك زور خطرة باسي أسواركاني تريشي ما نكر خلق أو أوش بزاني بلان بكوتاي دبي أجر شنت كورتي جيبي شنكو دمبر دومهية أو بلمكا ضل خوش نبي أو كسي كخلق كافر دكا أرككي أو دو أركا دبي بشي هداية شبده دستت خوش مامستاي بريس
ساخ و سلامت بی انشاءالله بینرن برس وی آوی دین دمایا و خلکیجی و هیویا ما و مشیابیتن خدمتک بچیک پیشکشی وین برس بکینو زور سپاس بو هفکارن برژی کد گلمت ماندوبون هیویا ما وش خدای مازن ام همول وی دیار دا نشرین بهینه باراستن ببینم